هەوارگەی گەشتیاری دەهاب لەسەر دەریای سوور زۆر چۆڵە. حکوومەتی میسر لە هەوڵی ئەوەدایە ڕێ لە تەشانەکردنی ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسە کوشندەکە بگرێت. بەڵام زۆربەی گەشتیارەکان ئێران بەجێ هێشتووە هەندێک لە گەشتیارانە و هەندێک لە خەڵکی ناوچەکە بە ئارامی لێرە ماونەتەوە و چاوەڕوانی ئەوەن جارێکی دیکە ژیان بگەڕێتەوە دۆخی جارانی خۆی. سەرجەم ڕێستۆرانت و مەلوانگە و یاریە دەریایەکان و کۆفیەکان داخراون لە ترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. لەم چەند هەفتەی پێشوودا لەبەرەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتانی دیکەی ناوچەکە زیاتر بڵاوبووتەوە، حکوومەتی میسر کۆمەڵێک ڕێنمایی دەرکرد کە پێکاتە بوو لە داخستنی قوتابخانەکان و ڕێستۆرانت و دامەزراوەکان و کەمکردنەوەی هێزی کار لە شوێنە گشتی و کاردارەکاندا. تا ئێستاکە توندترین ڕێوشۆن گیراوێتنە بەر بۆ بەرگرتن لە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە میسردا بووە. ئەم وڵاتە 11 کاتژمێر قەدەغی هاتوچویان لە تەواوی شەودا سەپاندووە بەسەر 100 ملیۆن دانیشتوی وڵاتەکەدا. من خەڵقی قاهرەم هەر لەو کاتەوەی دەستکرا بە باسکردنی قەدەغەکردنی هاتوچۆ و لە سەرکاری شووتیان ئیتر لە ماڵەوە کار دەکەین، بڕیارمدا بێم بۆ ئێرە و لێرە بمێنمەوە تا ئەتوانم. هەر لە دوای کاتژمێر حوتی ئێوارەوە سەرجەم کەرتی گواستنەوە و گەیاندنی گشتی دادەخرێن و قەدەغەیە خەڵک بێنە سەر تەواوی شەقامەکان مەگەر بەهانەیەکی ماقوولیان هەبێت. خەڵقی کەم لێرەن و هەر قڵە باڵغ نییە دەتوانی بڕۆیتە دەرەوە بگەڕیت. خەڵق لێرە زۆر تێکەڵ و نزیک نین لە یەکەوە قاهرە. لە قاهرە زۆر سەختە دوور بیت لە خەڵقەوە و هەر چۆنێک بێت زۆربەی شوێنەکانیش داخراون. هەوارگەی گەشتیاری دەهاب بە نێوبانگترین شوێنی گەشتیاری سەردەریای سوورە. سەرباری ئاوە کریستاڵ یا ڕوونەکەی ئێرە، بەڵام ناتوانێت بەر بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 بگرێت. هەرچەند حکوومەتی میسر هەرچی دەکات و تێدەکۆشێت بۆ بوژانەوەی کەرتی گەشتیاری وڵاتەکەی هەر لە دوای بەهاری عەرەبیە واتە لە ساڵی 2011ەوە، بەڵام ئەم درمە کوشندەیە بە سەختی کاریگەری دروست کردووە. خۆم مناڵەکانم کە بڕیارماندا لێرە بمێنینەوە. تیکەتی گەشتی گەڕانەوە کەشم دوێنێ بوو، بەڵام یەکێک لە باڵیۆزخانەوە تەلەفۆنی بۆ کردی نوتی ئێوە ئیستا لێرە باشن و من ئامۆژگاریتان دەکەم لە دەهاب بمێننەوە. زۆربەی گەشتیارەکان دەهابیان بەجێهێشتووە. چەند کەسێکی کەم لێرە ماونەتەوە. پشی لە برسیەکانی سەر شەقامەکە لەو ناوەدا بڵاو بوونەتەوە لە کاتی ئاساییدا ڕێستورانتەکان کراونەتەوە و ژیانی ئەوانیش ئاسایی بوو. من لێرە گیرم خواردووە و خواردنیشم کەمەوە و پتر چێژ لێ دێنێم لە ڕۆژانی ئاساییم زیاتر لەبەر ئەوەی هەموو ڕێستورانتەکان داخراون و من هەمیشە سەرقاڵم. لە ئەساڵا لە نێو گەڕەکەکاندا سۆپەرمارکێتە خڕەباڵغەکە کە بازاری سینایە ڕێنمایەکی تازە پیادە دەکەن. دەبێت فرۆشیارەکە لە دوورەوە ئاماژە بەو شتە بکات کە دەیەوێت. لە هەموو شوێنێک نووسراوە لە ماڵەوە بمێنەرەوە و سەلامەت بە. بۆ زۆربەی خەڵک کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن بە هێواشی یان کەمێک نیشانەکانیان لێ دەردەکەوێت، وەک لەرز و تاوکۆکە لە ماوەی 2 بۆ 3 هەفتەدا چاک دەبنەوە. بەڵام بۆ هەندێکی دیکە بە تایبەتی بە ساڵەچۆن و ئەو کەسانەشی کە خۆیان بۆ خۆیان گرفتی تەندروستیان هەیە خراپ نەخۆش دەکەون. هەندێکیان تووشی هەوکردنی سنگ دەبن یان گیان لەدەست دەدەن، بەڵام زۆربەی هەرە زۆری خەڵک چاک دەبنەوە.